بڵێ وڵا هەرچی لە قورئاندا باس کراوە کەواتە دروستە. ئیخوای گەورە هەندێک جار لە قورئاندا قسەی کافرێک نەقڵ دەکات یا قسەی ئیبلیسمان بۆ نەقڵ دەکات. دەکرێتەوە بڵێ وڵا مادام لە قورئاندا با ئیبلیسی ژووت بێتی کەواتە تەواوە، با کافرێکی ژووت بێتی کەواتە فرعون وتوێتی کەواتە قەیناکە مادام لە قورئاندا مبارەک. ئەمە هەڵەیە برا. لە یەمەن بووین هەندێ تەڵەبەمان لەگەڵ بوو، خەڵکی ئەندونیسیا بوون. ئێمەی کورد الحەمدلله عەرەبی دەزانین زۆر بەمان، بۆ چونکە لەگەڵ عەرەب تێکەڵین، اختلاط هەیە. بەڵام تا دوورکەویەوە خەڵک لە عەرەبی دوور دەکەوێتی چی نازانێ. وڵاتی ئەندونیسیا فەقیری هیچ عەرەبی نازانن. جا ناوی سەیر و سەمەرەیان لێبوو، کۆمەڵێک بوون باش ئەو ناوانە چییە لە خۆتان ناوە؟ وتی برا ئێمە عەرەبی نازانین، قورئانیش بەلامانەوە کتابێکی مبارەک کە مناڵمان دەبێ قورئان دەکەینەوە چاو دەنووقین و پەنجە لەسەر کەلیمەیەک دادەنین، چ کەلیمەیەک دەرچوو ئەوە ناوەکەیە تەواو. وتی وەڵڵاهی دوو برامان هەیە، یەکیان ناوی خەیڕەن یەڕە، ئەوی تریشیان شەڕەن یەڕە. بەخوا خەیڕەن یەڕە و شەڕەن یەڕە، کاک خەیڕەن یەڕە وەرە، شەڕەن یەڕە وەرە. ئەی ئەوایە ئەو نازانێت. دەیو ئەگەر پەنجەی لەسەر ئیبلیسیش دابنێ ناوی دەنێ ئیبلیس، دەڵێ لە قورئاندا هاتووە مبارەکە، من حەقم نییە. بۆیە کەواتە براکەم ناکرێتەوە بڵێ وەڵا ئەوەتە لە قورئاندا باس کراوە، ئەوە نییە وتیان با مزگەوتیان لەسەر چێ وتی کاکە چێ وتی؟ پێغەمبەرێک وتوێتی یا خوا فەرمووی یا زاناکان وتویانە چێ وای وتووە؟ الذين غلبوا على أمرهم